دەچمە لای بەڕێز کازم زوبەیدی شارەزای ئەمنی بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو ڕووداوەی ئەمڕۆ. بەڕێز کازم سڵاوتان لێبێ، سوپاس بۆ ئەوەی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا دەمێ بزانم قسەت لەسەر کارەسات و ڕووداوەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان چییە؟ نعم بدءا تحية لكم أخي العزيز بۆ برای بەڕێزم و بۆ کەناڵە بەڕێزەکەتان و خوددا شیفا بنێرێ بۆ ئەو کەسانی کە قوربان بوون و گیانی ئەو کەسانش خۆش بێت کەوا گیانیان لە دەستدا. بەڕاستی ئەم هەڵسوکەوتێکی نابەرپرسیارانەیە لەلایەن دەوڵەتێکی دراوساوە کە بە بەردەوامی ئێمە ئەمەمان بینی و ئەمە یەکەم جار نییە، چەندین جارێ دیکە بینیمانە کە ئەوان پێشەڵکاری مافی مرۆڤ دەکەن و هەروەها پێشێلی مافی جیرانەتی دەکات لە نێوان عێراق و تورکیا و هەروەها پێشەلکاریەکی ڕوونی هەموو پرەنسیپە نێودەوڵەتیەکانە. بەڕاستی تورکیەکان پێیان وایە کەوا ڕێککەوتنێک هەیە لە نێوان تورکیا و عێراق بۆ ئەوەی کەوا بێن و بتوانن ئۆپسیۆن ڕاوبنێن لێرە. ئەوە بەلای ئێمەوە گرنگ نییە، ئەوەی بەلای ئێمەوە گرنگە جانی خەڵکی عێراقەکانە. تاوانی گەشتیارێک چییە؟ ئێوە شەڕ لەگە هەر کەسێکاکەن، هیچ معقولیەتێکی تێدایە کە ئێوە نازانن کەوا ئۆپسیۆنی ئێوە لەکوێیە، چۆن دێن موشک بارانی شوێنێک دەکەن کەوا گەشتیاری خەڵکی عەرەب و بەغدا و عەمارە و باشووری عێراقی لێ هاتوونە. ئەوان هاتوونە لە عێراق و بەغاوە بۆ ئەوەی کەوا بێن تۆزە کەس بە ئارامی بکەن، کاتێکی خۆش لە هەرێمی کوردستان بەسەر بەرن کەچی بێن لێرە ڕوبەڕووی موشک باران ببنەوە. وەکو دەبینین کارەساتێکیان خوڵقاندووە کەوا ڕەنگە ژمارەکەش زیاتر بەرز بێتەوە، نزیکەی تە نەفەر گیانی خۆی لەدەستداوە. من لێرە داوا لە سەرۆک وەزیران کازمی دەکەم بەوەی هەنگاوێکی تون بەهاوێژێ، نەک هەنگاو و بڕیارێکی شەرمنانە بێت ئەبێ بڵێن بۆستن بەسە بۆ سیاسەکانی عێراقش کە بە شێوەیەکی شەرمنانە هەمیشە هەڵوێستیان نەنواندووە بەرامبەر بەو پێشەلکاریانەی کەوا تورکیا دەیکات. یەکەم شت ئەبێ باڵۆزی تورکیا دەربکەن، دووەم شت ئەبێ ئەنجومەنی نوێنەران کۆ بێتەوە بەپەلە. ئەو ڕێککەوتنی لە نێوان عێراق و تورکیا هەیە بەوەی ڕێگە بە تورکیا ئەدات ئەم جۆرە کاران ئەنجام بدات بە ناوی کوشتنی یا ڕاونانی ئۆپسیۆنەوە کۆتای پێبێت. من وەکو پارێزارێ ئەمەیە بڵێم من ئامادەیم تایە وەکو بە پارێزارێک بەرگری بکەم لە مافی مرۆڤ کە هەمیشە پێشەرەکرێت لە دەرئەنجامی ڕێککەوتنیەکەوە کە پێشتر ئەنجام دراوە. ئەمە ئەنجام دراوە وێرانکردنی عێراقە کە تورکیا ئەنجامی دا لە باشوورەوە تاوەکو خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان، خەڵکی شەرەفمەندی ئێمە هەمیشە ڕوبەڕووی زەرەر و زیان دەبنەوە بەهۆی ئەم موشک بارانەوە. بەڕێز کازم بۆچی تا ئێستا عێراق نەیتوانیوە سەروەری خاکەکەی بپارێزێ بە هەرێمی کوردستانەوە؟ هەر ئەو بۆستەیە کە بەڕێزت باسیەکەی بۆ تا ئێسانەی کردو، چونکە ئەمە چەندەمین جارە کە خەڵکی سڤیل دەبنە قوربانی لە ناوچەکانی هەرێمی کوردستان. وەکو ئەوی بەڕێستان وتن نزیکەی 20 نەفەر لە گەشتیار. بەڕاستی من ئەمێ بڵێم بریندار هەیە، من ئەمێ بڵێم کۆمەڵە خەڵکەوە بریندارەکە ئەوە سەختە ژیانە لەدەسەدەن. ئەمانە چ تاوانێکیان هەبوو؟ ئەمە هەموو گەشتیار بوون لە هەموو دنیاە. ئەگەر لە هەموو جیهانە لە وڵاتێک ئەگە سەروەریەکەی ببەزێندرێتی یەک نەفەر گیانی خۆی لەدەستدا بەهۆی بەزاندنی پێشەلکاری سەروەریەوە حکوومەت ئیستیقالاکە. ئێمە ئەبینین گوندەکانمان لە هەرێمی کوردستان ڕۆژانە موشک باران کرێت، خەڵکی بەتەمەن پیا و ئافرەت منداڵ گیان لەدەستدەدا. بۆچی ئەم بێدەنگیە؟ لە ڕاستی چارەسەر بوونی هەیە، بەڵام حکوومەت لاوازە، حکوومەتی عێراقی لاوازە، ژینە چارەسەر هەیە، ئەتوانن هەنگاوی جدی بەهاوێژن. بەڕاستی ئەوان زۆر دیارە باکە نییە بە ژیانی ئەو خەڵکەوە کە گیان لەدەستدا. منەمە چیکردنی منە هیچ شتێک نییە، لێم توو ڕەمە بن. ئەگەر من ڕێزی حکوومەتی عێراقی بگرم کە هەنگاوێکی نەهاوێشتە تا ئێستا هەڵوێستێکی نەنواندووە بەرامبەر ئەو پێشەلکاریانی بەرامبەر بە سەروەری عێراقی دەکرێت. هەموو چارەسەرەکان لە بەردەم عێراقیان هەیە. با وا بکەین کە تورکیا بینێرینەوە، وا بکەین کە هەموو ناوچە سنوورەکان دەواازەکان دابخین. 8 ملیار دلار تورکیا لەسەر ئێمە قازانجەتی خواردن بۆ خەڵکی عێراق دەرێت و هاتوچۆ هەیە. من داوا لێ بردنەکەم لەم کەناڵەوە قسە دەکەم. بەڕاستی ئەمە خوێنی عێراقی ئەڕژێ، ئەمە خوێنی کوردستانە دەڕژێ، خوێنێکی بە نرخە لە کوردستان دەڕێژێ. پێویستە هەموو ناوچە سنوورەکان دابخرێت. دووەم ئەبێ قونسوڵ و باڵوێزی تورکیا دەربکرێت لە عێراق.
و هەروەها ئەو ڕێککەوتنامە ڕەفز بکرێتەوە ڕەت بکرێتەوە کە لە نێوان عێراق و تورکیا لە ڕابردووە هەیە کە ڕێگادا بە تورکیا ئەم جۆرە کارانە بکە بە ناوی ڕاودونانی تیرۆریست و کوشتنی ئۆپسیۆنەوە. ئێمە بەڕاستی وەکو عێراقیان قوربانی دەستی ئەم جۆرە ڕێککەوتنین. بۆیە ئەم ڕێککەوتنە واکات هەبکەیفی خۆیان هەر کاتە بیانێک بکوژن ببڕن بریندار بکەن. بۆیە وەکو ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەگەر ئەوان نوێنەری خەڵکی عێراقن ئەبێ دابنشن بە پەلا و ئەو ڕێککەوتنامەیە ڕەت بکەنەوە، چونکە ئەوە ڕێگە بە عێراقەت بە تورکیا ئەم کارانە بکە. ئێستا من داوا لە هەموو سیاسی عێراقەکان دەکەم بە تایبەتی ئەمڕۆکە بەسە ئەبێ بڵین بەسە ئەمڕۆ بە هەموو سیاسی عێراقەکان ئەڵێن لە بەغا بەسە هەڵوێست بنوێنن ئەمە ئیهانەکردنە بە خوێنی عێراقی. من وەکو پارێزەرە دووبارەیەکەم و ئامادەم کەوا لە ئاسی نێودەوڵەتی بەرگری بکەم لە دژی تورکیا و ئێران بە ناوی گەلی عێراقەوە و بە ناوی گەلی کوردستانەوە من ئامادەم بۆ پارێزگایکردن لە مافی مرۆڤ کەرامەتی مرۆڤ ڕێگەم. بەسە ئەمەی کە ئەکرێ ئیهانەیە سیاسی عێراقی تۆ سەرکردەی لە عێراق لە بەغدا دانیشتوویتە، بۆچی نێنەرایەتی ئەم گەلە ناکەیت و بۆچی کەرامەت و شەرەفی ئەو خەڵکە عێراقە ناپارێزی؟ تاوانی خەڵکانێکی بەتەمەن چییە بەسراوە هاتوونە بۆ سەردانی کردن، ئەوان هاتوونە کە شوهەواکەیان بگۆڕن، بۆچی تاوانیان چییە؟ بەڵێ کاکازم دەگەڕێمە وڵات دواتر وەڵامی ئەو پرسیارم بەرەوانێک کە بۆ خۆتان نەزانن پەکەکە لەو ناوچانەیە و کە بۆتە هۆکاری و بردومانانە بۆچی حکوومەتی عێراقی هەوڵڵادا پەکەکە لەو ناوچانە دەربکات. بەڵام دواتر وەڵامی ئەو پرسیارم بەرەوە دەچمە لای هاوکارم مەسعود محەممەد زانیاری نوێی لایە. مەسعود دەوترێت لیژنەیەکی پەرلەمانی هاتوونەتە، ئەوێ زانیاریەکان چییە لە لای تۆ؟ ئەو لیژنە پەرلەمانیە کێن، لە چەند کەس پێک هاتوون؟ بەێ زۆر باشە دیارە کو سەربردومان و بۆیارە گوندێ پەرەخ یا دەڤرە سنووری کوت کەویتە سنووری نای حەدەرکارێدا هێزارێڤین کروری سەرۆکە لیژنا بە کاروبارên پێشمەرگەل پەرلەمانی کوردستانê سەردانە جihê kiriye ez barim dişte gundê perexê sê de fermo verêşkera xwe carê hîn ku Parlemanê Kurdistanê helwestê we de çi bî seberat van burdumana keva careyê kirîne frîdana çê dibin. Silav rêz û silav li giyanê wan şehîdayan ku evrûke heşt kes bûne qurbanî xelkê bêguneh û sivîl û jin û zarok bûn. وكيل ديف معلومات بجني كدي ترجي بالريفا جيانا خوش دزا يعني احتمال بونا نهكس جيانا خوش دزا وبستسي برين دارجي روسيا بيتا كارسات مروفينا ام البرلمان كردستان جي چندین وقت دیو دا چونات کن بو وان کارساتا چونکه و نجارا ایکی و دوی و سی و دهیه تنابینا چک داریم پککی و لشکری ترکیه دا طوباران نوان اف قربانی اف برد کن چند جارا جمعه خازش حکمت عراقی کریا کب ارکی خواه یه سروری رابطن مخابن حتی نو که بیدنگ مایه اف قربانیه جی گلک مخابن کبو ما دو جارا خمن همیشه خلک جیریا عراقنا و اونیت هاتیم بخوال جهنگش و گزاره و راحتی آخوی گرمه الویری ببینم براستی هلوی سماوی که هر جار ام ریکن خواه قنال خواه سرکات یا پارلمان کردستان دا خازش حکمت هرما کردستان اتگین کو دیگل حکمت عراقی هم هنگی که بکنه و کو ارک حکمت عراقی پاراسنا سیادت سنورا و پاراسنا سنورا حکمت عراقی بپارزی تو سفیر ترکیه دا خاز بکن رون که نکل سر بدنه آیا و چندین سال افکار ساتلوی سر سنوری ردن اف خلکت بیت قربانی سبب چیه بو چیه دیسان ریکه که ببینم بو هنده کو چکدارم پکه که ایدی ات ناوا گندادا جیخوانه بینن مخابن اوجی الوان فرصت توسا دا سیدوربنگین هلوست حکومت عراقی لاوست نابینه حتانو که ولاتیان هرما کردستانه بینه ابرو که هر چو جدایی فرقی جدنا براوان داینه لیف ولاتین هن رنگش مثل و بغداد و اردیوات زور لوازه حتی کنه که ام بینن حکومت عراقی البغداد بأركي خوي سروريا سنورا قد جي نرابويا براسي جي هلوستا كي يلاوازج برهندجي ام داخاز جيت كاين ادي بجدي سربي بابت الراوسن چونكه افروكا نحكس بوينا قرباني و 20 چند جبرين دار همي جنو زاروس خلق سيفيلن نتشتكي بچيكن يعني براسي ويابا همي سر بين الدنگ ويابا ويغاوي بدها kanalên yên Erebî dîvdaçûn kirbanu û daxwaz kirban kacer ki bû siyasiya Iraqî hetanû ke karvedanê wana li az bûne qet li as nebûne heta kunû ke li as nebûne çünkü nizanim
اما اول چند جارا دوباره کرد هم به آخفتن جیدا ولی الاصل نبونه بسیار من بریا سالا که از خل وری بوم جناب تجیک اندام تویل جنیب و کن هات بون و خواندن که سرتا سری با ضرر و زیان شهر پککی و ترکیه و دوره کرد بو او راپورت چلی ها ضرر و زیان چند بو او راپورت ضرر که گلک زور بو همی آمار درست سرانسری سنورا ما نویسان دیگر وفدکی عراق جبو جماره که زورا شهید بون بریندار بون دنیای که دارستان هاتنا صوتن گند هاتنا ویران کردن کانیت آوه هاتنا خراب کردن دیرو مزگفت و کنیسه هاتنا خراب کردن اوه همی مدان ریاست سروکاتی پارلمانی دا مدان وفد لجنه برگیری عراق جی اوان جی دانه سروکاتی پارلمانی دانه انجمن وزیرین عراقی بس حتی نکاتشتای ندیو داد شونه هاتیه نه قربویوی خلکی هاتیه و کریار جی هر جی فاعل جی هر بردوام کار خود کنه هیچ هزره کامروواتی جی بو کسی کی نکرد. هزار این کروری سروکی لجنه کاربارن پیشمگل پارلمانی کردستان زور سپاس واجی سر شما. بگمان ده رکبان هات دان او قصد گنده پرخ بکن لیام وکو تیم کردستان شچار بودم کل سر وی خاله شاوری پاسوان سوری که کره کردستان شچار دن هاتانو که رگریا هی و رکنا ده هول دین گشتم بهت دادی من انجه بردمان انشام دین. سپاس هاوکارم مسعود محەممەد کە لە گوندی شەران شەو ڕاستەوخۆ لەگەڵمان دەبیت بەڕێز کازم دەگەڕێمەوە لاتان باسم لەوە کرد کە بۆچی حکوومەتی عێراقی پەکەکە لەو ناوچانە دەرناکات لە هەرێمی کوردستان کە ئێستا بوونەتە هۆکاری ئەمڕۆ و ژمارێکی زۆر هاوڵاتی خوێنی ڕژاوە. بەڕێز ئەوە هەموو ڕێکەوتنە ئەمە هەموو ڕێکەوتنێک کە ئەنجام دراوە کە شتێکی ناشرینە کە وای کردووە حکوومەتی عراقی زۆر لاواز دەرکەوێت هەندێک بژاردەی زۆر باش هەن لە بەردەمی حکوومەتی عراقی حکوومەتی عراق دەکرێت دەتوانێت دەسەڵاتی خۆی بەکاربێنێت بەسەڵاتی یاسایی خۆی بەکاربێنێت کە بەهێزە سەروەری هەیە وەکو دەوڵات ناکرێت بەم شێوازە شەرمنانە مامەڵە بکات لە بەرامبەر ئەم جۆرە پێشەلکاریە من ناتوانم ئێستا کە قسە لەسەر تورکیا بکەم من ئێستا قسە لەسەر حکوومەتی عێراق دەکەم ئەوان دەتوان هەموو شتێ بکەن دەوڵەتن بەرامبەر هەموو لایەنەکان دەتوانێت هەموو ئەو ڕێکخراوە تیرۆریستیان دەرکاکە هەن هەر ڕێکخراوێکی چاکداری هەیە دەتوانێت حکوومەتی عێراقی بیکات کۆمەڵێک ئامرازی زۆر هەیە ئێمە لە دیبلۆماسیەن خراپین و ئێمە لە ڕووی دەرەوە پەیوەندەکانمان خراپە ئێمە ناتوانین کاریگەری لەسەر جیرانەکانمان دابنین بە تایبەتی لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی هەرێمی ئێمە پەیوەندیمان باش نییە دەبینی تورکیا لە پرسی ئاو چی دەکات بەرامبەر بە عێراق ئێمە چیمان کردووە نەمانتوانی جەنگاوێکیان بەرامبەر بەهاوێژین حکوومەتی عێراقی نەیتوانیەوە لە هیچ مەلەفێکدا بتوانێت کاریگەری لەسەر دەوڵەتانی دراوسێدا بنێت دەبینی ئێمە بەداخێکی زۆرەوە هەموو دەوڵەتانی جیهان و دەوڵەتانی هەرێمی هەموو خەڵکی خۆیان دەپارێزن بەژەوەندی خۆیان دەپارێزن وەکیانی نێودەوڵەتی خۆیان دەپارێزن سەروەری خۆیان دەپارێزن تەنیا عێراق نەبێ باکی بە سەروەرێکی خۆی نییە باکی بە ژیانی خەڵکی خۆی نییە باکی بە سەروەرەکەی خۆی نییە دەبینیت پێشەلکاری بەرامبەر سنوورەکان دەکرێت بەرامبەر هاوڵاتیان دەکرێت حکوومەتی عێراقی هیچ باکی نییە تاوە ئێستاکە هیچ ئەنگاوێکی نەهاوێشتووە ئێستاکە من ئەتوانم بڵێم خوێنی گەلی عێراق لە لای حکوومەت زۆر خوێنێکی هەرزانە لە زاخۆ تاوەکو فاو هەشتێک ڕۆدا ئەوان بێدەنگە بن ئەمە تەنیا هەنگاوی یەکەم نییە ئەمە ڕوودانی یەکەم نییە ئەمە موشکبارانی یەکەم نییە ئەمە بە بەردەوامی دووبارە بێتەوە چونکە بەتابەتیەوە شوێنێکی گەشتیاریە مەسیحی بۆیەکێ کورد بۆیەکێ عەرەب بۆیەکێ خەڵکی بەسرا بۆیەکێ خەڵکی بەغداد خەڵکی هەولێر بۆیەکێ ئەوانیانەیە کە کەشوهایە بگۆڕن بەو شێوازە وەحشیەتە موشکباران بکرێت نەدانێک نەدوان نەسیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک بۆ ماوەی چەند ساڵێک و چەند جارێک خەڵکی لەوێ گەشت و گوزاری هەیە خەڵکی باخی هەیە خەڵکی کشت و کاڵی هەیە ئەمە هەمووی کارەساتە من دەڵێم ئەمە فشارێکە کەوا حکوومەتی تورکیا لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەزمموی پێشکەوتی هەرێمی کوردستان دروستەکە بەڕاستی ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممونێکی پێشکەوتووە لە ئاسی نێودەوڵەتیە دانی پیاندراوە پێشکەوتنی تێدا ڕێزی مافی مرۆڤ گیرێ باوەش بۆ هەموو کەسێکەکەنەوە باوەش بۆ براکانیانەکەنەوە ئەوە هەرێمی کوردستانە کە ڕێزی لە خۆی و لە کیانەکەی دەگرێت بەڵام ئەوەی کە دەیبینین ئەمە هەندێک کار هەیە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقە ئەبێ ئەنجامی بدات بە تایبەتی بەرامبەر بە تورکیا و ئێران بۆیە پێویستە لەسەر حکوومەتی عێراقی هەنگاوی جدی بەهاوێژێت و من لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە دەڵێم
پێشنیازیان دەکەم بۆ ئەوەی کە یەکەم شت باڵوێزی تورکیا لە بەغداد دەرکەنە دەرەوە بۆی 20 ساڵن کە ئێمە پیاوین وەکو سیاسی عێراق. کا کازم دەمەوێت ئەوە بڵێم ئێستا هەواڵێک لە بەردەستی منایە کە مستەفا کازمی سەرۆکی وەزیرانی عێراق باز لەواکە کە شاندێک ڕەوانەی پارێزگای دهۆکەکە جا پرسیارەکە ئەوەیە تەنها ڕەوانەکردنی شاندێک بەسە بۆ ڕوودانی لەم جۆرە ڕووداوانەیە خود دەبێ هەڵوێستی جددی هەبێ ئەم ڕووداوە پێویستی بە ناردنی شاندەیە خود پێویستی بە بڕیاردانی خێرایە. بەڕێز تەماشا بکە بەڕاستی ئەمە عیبە ناردنی وەفد عیبە من کاتێکە جۆمت لێ بێت کە ئەم پرسیارە دەکەی بەڕاستی سەرۆک وەزیرانی دەوڵەتی عێراق بەڕێز کازمی ڕەگەر ڕێزێکی زۆرم بۆ کەسایەتی ئەو من هێروش ناکەمە سەری بەڵام من ئەمێ پەیامێکی بۆ بنێرم لێرەوە بەڕێز جەنابێ سەرۆک وەزیرانی عێراق ئەگەر تۆ نوێنەرایەتی کۆماری عێراق دەکەی کە تۆ سەرۆک وەزیرانی عێراقی تۆ وەفدێک دەنێری بۆی تەماشای بریندارەکان بکە لانی کەم وەرە باڵوێزی تورکیا لە بەغادەکە دەرەوە پانچکە بزان ئەمە چی ئەم کارەساتە ڕۆدەدا ئەمە چی ئەمەشتی زۆر ئەمەش هەنگاوی یەکەمە دەبێ بە هاوێژرێت بۆی هەست بە نرخی خۆمان بکەین ئەگەر تۆ ڕێزی هاوڵاتی و شوناسی عێراقی دەگرێت یەکەم شت هەنگاوێک بە هاوێژە وەفد چیە وەفد بۆ کوێنێری بێت تەماشاکە کێ مردووە ئەمە چی هیچ پێویست نییە حکوومەت یاریمی کوردستان هەموو هاوکارێکی پێشەش کردون و نەخۆشخانەکان کراونەتەوە و خواردنیان دەداتەوە چارەسەری تەندروستیان بۆ دەکات بەڕاستی نەخۆشخانەکانی دۆک زۆر باشترن لە بەخات و وەفد بۆ کوێنێری پێویستە لەسەر کازمی یەکەم هەنگاو بە هاوێژی ئەویش دەکردنی باڵوێزی تورکیا داوای لێ بکات وەرە بکاکە تۆ خەریکی چیت بۆ خەڵکی ئەمە کوژیت تۆ ڕۆژانە خەڵکی ئەمە کوژیت ئەمە هەنگاوە بۆچی ئەترسن بۆچی ئەو نەشەرمنە سەرۆک وەزیرانی عێراقی عێراق بە مێژووی خۆی گەلێک بۆ شەڕی کردووە تاریخێک مێژوویەکی دوور درێژی هەیە نەوەستاوە هەرگیز خۆی بەدەستەوە نەداوە بەڵام ئێستا سیاسی عێراقیەکان گەلی عێراقیان کوشت ئەوان گەلی عێراقیان خەجاڵەت کرد سیاسەکانی عێراق گەلی عێراقیان کردە گەلێکی شەرمن وایان کرد بێدەنگە بەرامبەر هەر تاوانێ بەرامبەریان کرد ئێستا دەبینی سنوورەکانی عێراق بەردەوام ڕۆبڕۆی پێشەکارە دەبێتەوە با من پێ بڵم تورکیا دەتوانێت بە یەک کاتژمێر بەڕیارێکی زۆر ئاسانە دێت بڕیارەکە دات بە هاوکاری لەگە هەرێمی کوردستان حکوومەتی عێراق هەموو سەرچاوە سنووریەکان داخەم لەگە تورکیایە و مامەڵەی بازرگانی لەگە تورکیا ناکەم دەواازەی دیکەم هەیە بزانە پاش یەک کاتژمێر تورکیا بۆچوونی خۆی دەگۆڕی یاخود نا چکە 80 ملیۆن دلار پاڵپشتی و اعتیمادی لەسەر هاوردەکرد و هەناردەکردنە بۆ گەلی عێراق بەڵام کە تۆ سیاسیەکی ئازاد نەبێت لە بەغا ئەم کارە بکە ئێوەشتێکی تکە بڵێم من بەڕێز بارزانی لاوە لە سەرۆک بارزانی دەکەم بەڵێ پەیامەکەت بگەێنە گەر کاتما بە کورتی پرسیارەکەی خۆ بە کورتی من داوا لە بەڕێز سەرۆک بارزانی دەکەم لەوەی ئەو وەکو سەرکردەیەکی باڵا تۆ وەکو هەرێمی کوردستان مافت هەیە بەپێی یاسای نێودەوڵەتی لە جامیعەی عەرەبی لە کۆنکاری عەرەبی لە نەتەوەیەکەوتەکان تۆ مافت هەیە کە هەنگاو بە هاوێژی مادام لە عێراق سەرکردەکانی بەخانای هاوێژن تۆ دەتوانی بی هاوێژی مافی سەرۆک بارزانیە هەرچی یاسایە ڕەوشێنێکی یاسایی هەیە بیگرێتە بەر و مامەڵێکی توندیان لەگەڵا بکە لە پێناوی پاراستنی کەرامەتی هەرێمی کوردستان و عێراق چکە سەرۆک بارزانی کەرامەتی خۆی لەسەری هەموو شتێکۆ دانێت و کەرامەتی سەرۆک بارزانی کەرامەتی هەموو عێراقا و کەرامەتی شعبی کوردستانە گەلی کوردستانە و گەلی کوردستان گەلێکی یەکگرتووە و گەلێکی شەرەفمەندە ئەوان دژی ئەم دەستێوەردانانن دژی ئەم پێشەلکاریانن نانوێ زیانیان پێ بکەیە بەڵام ئەوە هەڵوێستی نابەرپرسارانی حکوومەتی عێراقەکەی چەندگاوێک ناهاوێژێ بەرامبەر بەم تاوانانی کە ئەنجام کرێ هەر کاتێک هەولێر موشک بارانە کرێ ئەوە مانای موشک بارانی هەموو کوردستان کراوە. بەڕێز کازم زوبەیدی شارەزای ئەمنەیە گەلێک سوپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان.